کۆبوونەوەی حیزبە کوردیەکانی کەرکووک بەردەوامە، سەرباری بەردەوامی کۆبوونەوەکانیان، بەڵام هێشتا نەیانتوانیوە لە زۆر پرسدا یەکدەنگ بن. درزینەوان لایەنە کوردیەکان دەرفەتی بۆ عەرەب و تورکمان ڕەخساندووە و سەرووی 100 پۆستیان لە کورد سندوتەوە. لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە دوای 16 ئۆکتۆبەر 1990 پۆستی ئیداری و ئەمنی لەم شارەدا لە کورد سەنەداوەتەوە دراوە بە نەتەوەکانی عەرەب و تورکمان کە زۆر قسەی لەسەر کراوە، زۆر قسە لەسەر ئەوا کرێ لایەندە ئێمە چۆن بتوانین ئەم باڵانسە تەوازنە ڕابگیرێ لە کەرکووک. تورکمان و عەرەب داوای دابەشکردنی پۆستەکان بە یەکسانی دەکەن بە شێوەیەک بۆ هەر نەتەوەیەک 32% پۆستەکانی پێ بدرێت. بەڵام کورد داوای 40% پۆستەکان دەکات. اینجا بالتاكيد لانه مناصب زۆربەی مناصب بەدەست برا کوردەکان بوو، اینجا لە تەقسیمەوە کام منصب هین تورکمانە وەریانگردان بۆ تورکمان، حسەی عەرەبەدان بۆ عەرەب، 132 ماوە بەدەست برا کوردەکان، بەس برا کوردەکان ڕازی نین لە 100. هذه الحسابات اختلفت الآن. أعتقد دوائر پێم وایە بازنەی پارێزگاری کەرکووک تەنها 2 بۆ 3 بازنەی لای عەرەبە، زۆربەی لای برا کوردەکانە، باقیەکەشی لای تورکمانە. ئەم ئامارە ئامادەیە، نە من دەتوانم بیشارمەوە، نە پارێزگار و نە شەقامیش ناتوانین بیشارنەوە. کورد تەنها بە لەدەستدانی پۆستەکان زەرمەند نەبووە، بەڵکو سەرکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە خاوەنی 26 کورسی بوو تێیدا، زۆربەی پرسەکانیش لەو ئەنجومەنە یەکلایی دەکرایەوە، گەورەترین زیانی پێگەیاند. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.